وڵاتێکە دەژیم یاسا و ڕێسای هەتیانە من لە وڵاتێکە دەژیم یاسا و ڕێسای هەتیانە حاکم دادواری وڵاتە بەڵام هیچی بەدەست نییە حاکم دادواری وڵاتە بەڵام هیچی بەدەست نییە کاتی خۆیان بیانەوێ سزاکان جێبەجێ دەکەن کاتی خۆیان بیانەوێ سزاکان جێبەجێ دەکەن هەرچەند کە تۆ بێتاوان بی بە زۆر تاوان بارێ دەکەن هەرچەند کە تۆ بێتاوان بی بە زۆر تاوان بارد دەکەن تاوانێکانم کردووە بە زۆر منیان تێوا پێچە تاوانێکانم کردووە بە زۆر منیان تێوا پێچە جا چی ئەڵێی لەگەڵ دادوەر لەگەڵ یاسای خوار و خێچە جا چی ئەڵێی لەگەڵ دادوەر لەگەڵ یاسای خوار و خێچە